ئەمڕۆژ پرۆژەیەکی تری وەزارەتمان ڕاگەین کە ماوەیەکی زۆرە لەلایەن ژنێکی تایبەت و بەسەرپرشتی بەڕێوەبەری گشتی خزمەتگوزاری و دیوان و ئێمەش لەگەڵ بریکاری وەزارەت هەمومان کاری زۆرمان کرد بۆ ئەوەی بە ئەلیکترۆنیکردنی سەرجەم دەستگاکانی وەزارەتی کاروباری شەھیدان و فەرکراوان و بەستنەوەیان بە یەکەوە بە شێوەیەکی ئەلیکترۆنی و دواتر بەستنەوەی بە سیستەمی بایۆمەتری ئەنجومەنی وەزیران و ئەو پرۆژەی کە بە ناوی خزمەتەوە ڕاگەیەنراوە ئەمە لە پێناوی هەندێک کاری خزمەتگوزاری بۆ کەسوکاری سەربەرزی شەھیدان ئەنفارکراوان زیندانیانی سیاسی هەموو ئەو هاوڵاتیانەی کاریانەکەوێتە وەزارەتی کاروباری شەھیدان و ئەنفارکراوان